پشیلەکی سەقەت پلاتین لە قاچیدا هەبێتن یاخود کوێر بێتن یا هەر کێشەیەکێ بێتن لە هەر شارێک لەو کوردستان و عێراق و لە دەرەوە وڵاتیش من دەتوانم لەسەر ئەرچی خۆم بینمەوە ئێرکوانە و لە هەمان کاتدا خزمەتی بکەم و وەکو VIP خزمەتی بکەم. بهێنە بەرچاوی خۆت کلینیکێک دەگریت پارەی ئاو و کارەبا و کرێ دەدەیت لەگەڵ پارەی کڕینی دەرمان و هەروەها چارەسەرکردنی نەخۆشەکانت بەبێ ئەوەی چاوەڕێ هیچ پاداشتێک بکەیت یاخود بەبێ ئەوەی هیچ بڕەپارێک لە نەخۆشەکان وەرگری و نەخۆشەکانیشت بێزمان بن. من لە کلینیکی دکتۆر توانام کە لێرام کە پشیلەکان چارەسەر دەکاتن و هەر پشیلێک کە بریندار بێ بە خۆڕای ئەمە چارەسەر. دکتۆر سلااوت لێ بێ و باسی ئەو کارم بۆ بکە. سلااو لە بەڕێستان بەخێراتنی 964 دەکەم بۆ دووەم جاراتن لام. من خانوویەکەم گرتووە لەسەر ئەرچی خۆم لەسەر هەموو شتی خۆم بۆ ئەو پشیلانێک کە ئەوروپینە لە دەرەوە ناتوان خۆیان بژێنن واتە توانی ژیانکردنیە خەڵکێکی بێویژدان هەڵی یعنی بەخێوی کردو دوایە کە زانیوتە نەخۆشیان ناتوانانی مەسوولکە فڕێ دەداتە سەر شەقام. منیش ئێستا لە پرۆژەی دووەمی خۆناغی دووەمی ئەو خانوو ئەوەیە هەر پشیلەکی سەقەت پلاتین لە قاچیدا هەبێتن یاخود کوێر بێتن یا هەر کێشەیەکێ بێتن لە هەر شارێک لەو کوردستان و عێراق و لە دەرەوە وڵاتیش من دەتوانم لەسەر ئەرچی خۆم بینمەوە ئێرکوانە و لە هەمان کاتدا خزمەتی بکەم و وەکو VIP خزمەتی بکەم. چۆن بوو بڕیاری ئەو کاردا دکتۆر؟ بڕیاری ئەو کارە من یەکەم پرۆژەم ئەوە بوو کە بەس پشیلەی کوێر وەگرم لەگەر ئەو پشیلانە کە هەمووتن کەم ئەندامن بەڵام کە زانیم ئەو کۆمەڵک پشیل لەسەر دیسی سەیداوە لای مەیدانەکە فڕێدراوە من ئەو ئیشەم کرد بۆ ئەوەی ئەو پشیلانە نەکەونە سەر شەقام وتم با هەتا هاویندا ناتۆ شوێنیان گەرم نەبووە بتوانم ئەو ئیشە جێبەجێ بکەم. ئێستا نزیکەی چەند پشلێت لەلایەکە هەڵت گرت بکەوە؟ هەتا ئێستا تقریبی نزیکەی 100 پشیلەم هەیە بەس نزیکەی 115 پشیلەشم بەخشیە بەخشینەکە چۆن دەکەم باڵێ نامەی پێپڕ دەکەمەوە دەڵێم ئەو پشیلەی دەدەم بە تۆ پێت بەخێونەکرا بۆم دەینەوە وەکو شادی ژێری وەکو مناڵی خۆی حیسابی بۆ دەکەی گەنا نادەبێت وەکو خۆم با مەسەفەکە لەسە من بی باشتر لەوەی کە بخرێتە سەر شەقامەکان یان نەتوان خزمەت بکرێتن. باشە ئەی گەر کەسێک لە ماڵەوە بەخێو بکات و بەڵام پشلەکەی نەخۆش بێتن من پێم وتوە وتم هەر کەسێک پشیلێکی جادە هەڵگرێتەوە بێتم بۆ لای من لە ماڵەوە خزمەتی بکە خواردن و ڤاکسین و عملیات و هەر شتێک پێویست بیتن لەسەر ئەرچی خۆم بۆی دەکەم بەس ئەو لە ماڵەوە بتوانێت خزمەتی بکاتن. لەوانە هەندێک کەس بڵێن دکتۆر توانە بۆچی ئەو ئیشە دەکەی ئەو ئیشە من لێرکوانە فلۆم هەیە فلۆ چییە یعنی هەم تۆ کە ئەو ئیشە دەکەی لەگەڵ خوێنت تێکرد دەبێت کە ئیشەکە دەکەی لە ناکاو دەبینی تۆ کاتت لێ دەڕواتن نازانێ ئەو ئیشە چوەختەکە یعنی فلۆ لێ دەبینم ها زۆر جار کتێبەکەی بەنای ئیکیگای واتای ژیان یعنی تۆ ژیانێک یعنی بەرنامەیە کە بی کە بۆ بەیانی بۆی هەڵسی واتایەکەبی بۆی هەڵسی من کە بەیان لە خەوەڵدەستم بۆ خاتی و بێزمانان هەڵدەستم بۆ ئەوی خزمەتیان بکەم بۆ ئەوەی ئەوان پێویستان بمنە منیش مەمنونی وانم کە دڵی من خۆش دەکەن. چه هەستێکت هەیە دوای ئەوەی کە سەیری پشلەکان دەکەی کە چارەسەرکردن؟ من ڕۆژانە کە دەچم بۆ ناوخانووەکە یعنی خۆشتنی هەستم هەیە کە دەچم بۆ ناویان وا دەزانم ها کە دەڵێن هەموو دنیا ئیمنە واز دەکەم ئێستا یعنی ئەگەر ها هەر شتێکم دەبێ هەم جارەکە دوعا دەکەم دوعای من ئەوەیە دەرم خوددایە هەرچ ئازارەکە پێویستە بۆ ئەو پشیلانە بۆ ئەو سەگانە بێ پێش ئەوەی بۆوان بێ با بۆ من بێ من قبولی دەکەم بەس ئەوان چکە بێزمانن کەس نێ خزمەتیان بکاتن بۆوانێتن هەستێکی زۆر خۆش و تایبەتە لەوانێت تۆ لەو هەستە تێنەگەی کەسێک لەو هەستە تێنەگاتن بەس یەکە کە ئاژەڵ دۆست بی ئاژەڵی خۆش بێ بەس ئاژەڵ دۆستی بەواتەی وشە ئاژەڵ دۆست بی نەک من هاوارکەم و ئاژەڵ دۆستم بە عەمەلی و بە کردای بیسەلمێنی کە ئاژەڵ دۆستێک. باشە دکتۆر بەس پشیلەیان سەجیش هەر بە هەمان شێوە چارەسەر لەکنە من هەموو وەکو پرۆژەیەکەم پشیلە یعنی وەکو عیادەکەم مەیمون مار هەرچی ئاژەڵە سەڵ هەرچی گورگە شێرە ڕێویە کەمتیارە هەموو شتێک عیلاج دەکرێت بەس وەکو ئەو پرۆژەیە جارێ پشیلەیە ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو پرۆژەمەیە مەزرعەیەک ڕێک بێخەم بۆ سەگی بێلانە بۆ هەموو ئاژەڵێک بە تایبەت سەگ و پشیلە چونکە بەڕاستی مافی ئاژەڵ لە وڵاتی ئێمە نییە و ناژبێتن. لە ڕووی داراییەوە هیچ سەپۆرتێکت هەیە یان تەنها لەسەر ئەرچی خۆت؟ هەتا ئێستا هیچ سەپۆرتەکەم نەبووە تقریبی نزیکەی سەر و $10,000 بەس لە خانووەکە دوای بۆ ڕێخستن و بەرنامە و ساحیبە و موبەڕیدە و ڕێخستن و ئەوانە کە تاسە سەپۆرت نەبووە بەڵام هەندێک کۆمپانی و هەندێک کە ساتۆتە سەرخەت وەکو هەم بۆ لایانی خانەوەکە هەم بۆ لایانی خواردنەکە سپۆنسەرم بکەن منش وەکو ئەوەیەک ڕێکلامیان بۆ بکەم. باشە
ینی لەبارەی پشلەکانە ئەو نەخۆشیانێک کە زۆر ینی زۆر باون لەناو پشلیان بڵاو دەبێتەوە چییە؟ کۆمەڵێک نەخۆشیە ئێستا زۆرتی نەخۆشی ئەو ساڵ نەخۆشەکمانێ پێدەوتێت کاسی ڤایرۆس نەخۆشەکە پێدەوتێ ئۆرە ڕسپارۆتەری دیزیز واتە لەدەوە دەگواتێتەوە بۆ کۆندامی هەناسەدان پشیلەکە کۆمەڵێک نیشانەی لێ بەردار دەکەوێت نەخۆشەکە لە هەوا دەگوازێتەوە یان کۆنتاکتی پشیلە لەگە پشیلە دروست دەبێتن خەڵک وا دەزانێت یان فتڕیات فەنگەڵ دیزیز ڕینگۆرمی پێوە دەڵێتن ئەوە نەخۆشە دەگوازێتەوە بۆ مرۆڤ بەڵام شتێکی بەسیتە یعنی بەیەک کرێم چارەسەرت دەبێتن خەڵک وا دەزانێت لەگە ڕێزمەندە خەڵک پەیدا بۆ بەناو دکتۆرنی نەدەچن چ دەکەن مناڵێک نەخۆش بە کەسێک نەخۆش بە دەڵێن ئەو تووشی سەدەڤە ئەسڵەن پشیلە سەدەڤ ناگریتن ئەسڵەن پشیلە نەخۆشی ناگوازێتەوە پشیلە زۆر علمیان دەمی پشیلە لە مرۆڤ خاوێنترە و لە سەگ خاوێنترە و لە هەموو ئاژەڵ خاوێنترە و سەلامەتە بۆی پێغەمبەری ئازیزمان هەر ئەو ئاوەی کە لێ خواردوێتەوە دەستنیژی پێگرتووە و خزمەتی کردووە و هاوڵمان هەیە بەنای ئەبوو هورەیرە یعنی هیچ شتێک نییە زۆر پاک خاوێن بوو هەتا یەک لە شتانە ئەوەیە دەڵێت زمانی خۆی وەقفە بوو وەقف چییە وەکو ئەوەیە شوێنێکیان دابی کرێ بۆ ئەو ئەسپە پیرانە بۆ ئەو سەگە پیرانە کە توانی ژیانیان نەبووە لە دێ زمانەوە خزمەتی ئاژەڵ کراوە هەر سەبارەت بە پشیلەکە دەڵێن منداڵی بچووک کە ماڵێک منداڵیان تازە دەبێت دڵێن ها پشیلەکە لا بدەین هەتا گەورە دەبێت ئەوە مەترسیە لەسەر منداڵی بچووک یەک لە کەسە بەناوبانکانی سۆشیال میدیا حەز دەکەم ناویشی بینم بانوخانە خێزانی کاکاروان هەر بەرنامەیە لە تەلەڤیزۆنەکان ئەوەیە سناپەکی زۆر جوانی کرد وتی من سکەمە ئێستا پرگنات حملمەیە دوو پشیلە سێ پشیلەش لە ماڵ هەیە و ئینشاڵڵا ڕۆژانەش دەبێ بەدایک هیچ کێشەی ئەو شتە دوورە لە ڕاستی تەنانە مشەخۆرەکمانەی پەناوی تۆکسۆپلازما گۆندی ئەو تۆکسۆپلازما گۆندیە ئەگەر هەی بێتن ئەوش دوو لە ڕووی بینەران و خەڵکەکە ئەگەر تۆ دەست لە پیسایی پشیلەکەی بکەیت بۆ دەمت ببەی ئەوش ئەگە هەڵگربی ئەگە هەڵگر نەبی ئەو شتەش توش نابێتن بۆیە لە ئەفریقیا زیاتر هەیە واروا لە وڵاتەکانی فەڕەنسا و ئەمریکا خۆشبەختانە لە کوردستان زۆر کەمە لە هەزار حاڵەتێکمان نییە بە ناوی تۆکسۆپلازما گۆندی ئاخر پرسیارم ئەوەیە هەموو ڕۆژێک دەچێت ناو پشیلەکانت هەموو ڕۆژێ دەسمە ناو پشیلان تەنیا دوێنێ نەڕۆیشتم ئەوش لەبەرەوەی وەستا ئیشی لێ دەکرد ئەگەر نا هەموو ڕۆژێشدا دە کامیرەم لێ بەستاوە هەر غرفە و کامیرە پێش دەرکە کامیرە ڕۆژانە هەتا ساعت دوو سێ بەستەم شیان دەکەم دڵم پێ دەبێتەوە بەو شێوەیەک وەسفی بکەیت پشیلە لە خوێنمایە ئاژەڵ بەعام